پیشنیارن یکتیانی شیمانیا کورسنه کارودنا آلیان لپیخوانی چونکو ایک جه پیشنیاران کاراکرنا پارلمانی و وگاراندنا سروک پارلمانیا با هولره و پشرا اگر انجام دانا گورینا ده پوستین دسیا سروکاتی پارلمانی دا لسروی خاله گوران هرزی راگاند گورینا ده پوستین خدا ناکن و به چه مرجکی چه رازی نبن. پیشنیارا یکتی کارودنا کمالا اسلامی کورسنه جی لپیخوانی چونگو سکرتیر پارلمانی پشکا آوانه فخرالدین قادر سکرتیر پارلمانی راگاند اگر هر پرسو کریزک بلادان آوان جه دسته سروکاتی پارلمانی چاره سر بیتن او ایک و دوی لیناکن لی حزبایی چاوره ویکیه به فرمی پیشنیارا یکتی به وامگه و پش را دلویسی خواهش کرا بکن. لای ئێمە و پێشنیارە نەکراوە هەر کاتێک بە فەرمی لای خۆمان پێشنیار کرا قسەی خۆمانەکەی ئەوەی کە ئێمە ئەیزانین تا ئێستا ئەم چوار لایەنە لە ڕابردوو تەرحی گۆڕینی دەستەی سەرۆکاتی پەرلەمانیان نەبووە و پێشمە پێشنیارێکی تازە بێت ئەگەر ینی بۆ چوونێکی دروست بێت و باسکرا بێت لە کۆبوونەوەی کە من زانیاریم نییە تەڵەن ئێمە ئەو کاتەبیانی لای خۆمان پێشنیار بکرێ قساک لسر پیشنیار یکتی یگرتیا اسلامی کورسنه نک بتنه پیشنیار لجمع گرنگه لی بزاوانجی بوده که زیاتر خما یگرتو روشا سیاسیه نک آسایی کرن. ئەوەی کە یەکێتی پارتی کۆبوونەوەیان کردووە ئێمە پێمان باشە یەکێتی پارتی دوو هێزی سەرەکین لە کوردستانەوە ئەبێ ئەوان دەست پێش خەری بکەن و ئەبێ ئەوان تەصحیح بن لەو پێناوە کە بتوانن لایەنەکانی تریش بێننە پێش هەنگاوی یەکەم ینی حەقەتی ئەوەیە کە ئەوان دەستی پێ بکەن. پشتی پیشنیارن یکتی و جوین گل پارتی نها برپرسن پارتی زیاتر بحثا جوینا دکن. دلشاد شهاب اندام سرکراتیا پارتا دموکراتا کورسنه به مالپر حزب خوارا گاندیه آمدنه لگل توا آلیان جوینا لدار بخن او اندام سرکراتیا پارتی بیجه روش وها دخوازه به هر بهایکی به بگهنه یک ووتار ده هرما کورسنه دا.